گۆرانی مۆسیقا کە حەدیثی صحیحی لەسەرە بۆ خەڵکی حەڵاڵ کەیت پەنا بەخوا جا سوێن بەخوا ئەو مۆسیقایی کە کورسات و گەلی کوردستان و نازانم کوێ لێی دەدەن ئی ئەوان ئەهوەنترە لەو مۆسیقایی کە یەکگرتو کۆمەڵی دەدەن بۆ لەبەرچی ئەوان ناڵێن حەڵاڵە کە حەرامە هی هەردووچیان ئەوان ناڵێن حەڵاڵە ڕادەبێرن و ڕابواردنیان دەوێت بەڵام جەنابیان دەڵێن حەڵاڵیشە کاکە حەڵاڵە نەک هەر حەڵاڵە کوڕە عیبادەتە عیبادەتی شەو لە خوا نزیک دەکاتەوە ئەگەر تەماشای کەناڵی سپێدە و پەیام بکەیت تۆ لە خوا نزیک دەبێتەوە چکە عیبادەتە مۆسیقای ئەوان عیبادەتە ئەوە مصیبەتە حرامەکە بکەیت حەڵاڵی بکەیت حرام بژڵێ ئەوە حەڵاڵە و لەلایەن خواوە هاتووە ئەو باڵ بە ملی من و گوێ مەدەنێ مشکلە نییە جا ئەوە مصیبەتە برا ئەوە خەسڵەتێکی جاهلیەتە دەبێ ئینسانی موسڵمان وریای بێت جا لێرەشدا ئەو قسەیەش کە کردم لەوانەیە هەندێک کەسی ناحاڵی یا حاڵینە بەڵام خۆیان وا دەردەبڕن لەوانەیە قسەکەی من هەڵگێڕنەوە بڵێ کاکە ها دەڵێ وەڵا کەناڵی علمانیەکان لە کەناڵی ئیسلامیەکان باشترە ئەها وەڵا نا زیاتر لەوەژە جا درۆی تریشی بۆ دەکەن شاخ و باڵی لێ دێنن کاکە وەڵا ئەوە دەڵێ فڵانە ئەوانە زۆر لەوانە باشترن تێگەیشتن کوتم چییە من تم دەڵێن ئەوان ناڵێن مۆسیقا حەڵاڵە بەڵام ئەوانە مۆسیقا حەڵاڵیش دەکەن ئەوەم گوت درۆی تری بۆ زیاد نەکرێت لەلایەن حیزبیەکانەوە